شاری سلێمانی لە سایە 23.6 تێپەڕ کرد کە لە سایە 20 دەردەبووی کە ئەمە جێگەی دڵخۆشیە وەکو یەکەم پارێزگا لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان. سلێمانی وەک سەوزترین شاری عێراق دیاری کراوە کە ڕێژەی سەوزایی گەێنراوە تا 23.6 لە شارەکەدا. ئەمە جێگەی دڵخۆشیە کە شارێکی بەم شێوەیە سەوزە بێ کە مەستان دەردیشی تێپەڕانەوە. لێرە بارۆ سالار بەڕێوەبەری باشەکانی سلێمانی لێکای بارۆزەکە فەرموویتە ئێرە چۆن گەیانتانە 23.6 زۆر نییەم ڕێژەیە؟ بەڵێ هەڵبەتە ئاماژەمان پێدا ئەم ڕێژێ ئێمە بە تایبەتی لەم ساڵ زۆر بەشڕی کارمان لەسەر کرد لە 2 ساڵی ڕابردووش تا بە هەمان شێوە بە دەستخۆشیەوە بە سەرۆکاتی شارەوانی سلێمانیش کە هەمیشە پاڵپشتمان بوون و سەپۆرتیان کردوین و چەند بە چەند پرۆژەیەکیش کە لەبری سەوزکردن چەند پارچە زەویەک ئێستا لە ڕێگەوە بەرهێنەکانەوە سەوز ئەکرێ ئەمانە هاوکاری ڕاستەخۆ بوون بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی و بەڕێوەبەرایەتی باخچەکانیش لە 2 ساڵی ڕابردووە بە پلانێکی چڕ کاری کرد بۆ نوێژنکردنەوەی بەشێ باخچە و سەوزکردنی بەشێک لە شەقام و سایتسلۆپ و ناو شاری سلێمانی کە ئەمە هاوکارێکی ڕاستەخۆ بوو لە هەموو ئەم داتایانە لەگەڵ فەرمانگەی ژنگەی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی بەڕێوەبەرایەتی پارکی هەواری شار هەمومان پێکەوە توانیمان ئەم ئاستانە بەرزکەینەوە تا ئاستەی ئەمڕۆ ئێمە هەموو داتاکانمان کۆ کردەوە لە ناوەندی شاری سلێمانی لە ڕووبەری 143 ملیۆن مەتر دووجای شاری سلێمانیە شاری سلێمانی لە سایە 23.6 تێپەڕ کرد کە لە سایە 20 دەردەبووی کە ئەمە جێگەی دڵخۆشیە وەکو یەکەم پارێزگا لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان. ئێستا لە سلێمانی چەند دارمان هەیە؟ لە سلێمانی ئێمە 511 باخچە بەس دەستنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە هەمانە. ئەگەر ئێمە باسی نەمان بکەین ئەگەر بەس نەمامەکانی سەرجادە و کۆڵانەکان باسکەین سەر و ملیۆنێک نەمان بەس لە ناوەندا هەیە بەڵام ئێمە ئەگە بچینە ناو باخچە و سەوزایی و پارکەکانەوە 40 ملیۆن نەمامێکەکە بەڵام ئێمە ئەوە بەنیسپەی مەتر مربعی سەوزاییەکە وەرمانگرتوێتەوە ئێمە تەنها ئەو نەمامانە باسەکەین کە لەسەر شۆستە و شەقامەکانایە کە خۆی باخچە نییە. من هەفتەی ڕابردوو پرسیارێکم هەیە بزانم بچین بۆ حازرەکەی سەوزترین گەڕەکی سلێمانی چ گەڕەشەکە؟ سەوزترین گەڕەکی سلێمانی چ گەڕەکێکە بەپی ئەو ئامار و داتایانەی ئێمە کە هەمانە سەوزترین گەڕەکی شاری سلێمانی گەڕەکی سەرچنار ئەکا بە سەرچنار و بە شەهیدانی سەرچنار و ئەچێتەوە بۆ سیاحەکەی سەرچنار گەڕکترین بەپی ئەو داتایانە ئێمە ئەتوانین بڵین سەوزترین گەڕەکی شاری سلێمانی. چیەکەن بۆی کە گەڕەکانی سلێمانی هاوتای گەڕی سەرچنار بکەن؟ طبعا ئەوانی ناو شاری سلێمانی لە ناو سنتەرە طبعا هەمووی بە پێی پێویست نەک بە پێی پێ ئەتوانم بڵێم بە دەگمەن پارچە زەوی نەماوە کە سەوز نەکرابێ لە ناوەندی شاری سلێمانی بەڵام ئەو گەڕەکانی لە ئەطرافی شاری سلێمانین ئەوانە مەجالیان زیاترە ئەژینا ئێمە ئەگەر پارکی هەواری شار حساب بکەین لە سەر گەڕەکی هەواری شار و تاوگە ئیژینا ئەوێ بێ بە یەکەم بەڵام ئێمە وەکو ناو کۆڵا گەڕەکەەکە باسمان کردووە ئەژینا لە ئەطرافە ئێمە چەنەها پارکی گەورە لە ملا گۆیژە و ئەزمڕمان هەیە لەوێ پارکی هەواری شارمانێ لەو لا سیاحی سەرچنار و سەرچنارمانێ خوارەوە بە هەمان شێوە بۆیە لە ئێستایەتوانم بڵێم گەڕێکی سەرچنارە. وەرزی وشە ساڵیتان تێپەڕان دۆخچۆنە بۆ ئەودانی بلوار و شەقام و باخچەکان؟ بەڵێ وەرزی وشکە ساڵیمان تێپەڕ کرد سەرڕای ئەوەی کە گەرمایەکی زۆر هەبوو سەرڕای ئەوەی کە ئاوی ژێرزەوی زۆر دابەزی بوو سەرڕایەوەی کە قەیران هەبوو دەدواکەوتنی موچەیە ژمارەیەکی بەرچاو و کارمەندمان خانەنشین ببوو بەڵام بەدەستخۆشیەوە بۆ تیمەکانمان توانیان کەمترین زیان بەر سەوزایی شار بکەوێ بەردەوام بوون لە ڕۆژانی پش و هەینیە لە ڕۆژانی عوتڵەکانە لەبەرەوە تاتوانیمان بەڵێنێکماندا بوو کە وەکو شاری سلێمانی سەوزایی بپارێزین و بگرە زیاتریشی گەین و ساندەری جیهانی تێپەڕکەین. وەرزی ئەودێری ماوە هیچ؟ وەرزی ئەودێری ماوە بە زۆر کەم بۆتەوە بەس یعنی واکەم بۆتەوە ئەتوانم بڵێم بە لە سایە دەی وەرزی گەرمای ئاودێری بە لە سایە دەی ئەو کەمێتەمان پێویستە ئێستا بۆ ئاودێری سەوزایی شاری سلێمانی.